کۆچی گۆڕانکاری کەشوهەوا ئەو جۆرە ئەو تایپە کۆچەیە کە ڕوو ئەدات لە جیهاندا بەهۆی ئەو گۆڕانکاریە کەشوهەوایانە یان ئەو گۆڕانکاریە ژینگەیانەیە کە لە جیهاندا لە ماوەی 20 ساڵی ڕابردووە ڕوویاندا. بۆ نمونە پێشبینی ڕووی داوە لە چەندین شوێن لە جیهاندا ڕووی داوە لە ناو عێراقدا ئەمە ڕووی داوە بەڵام ئەمە دەتوانێت بڵێ ئاستەکانی لە سەرەتادایە. پێشبینی ئەوە دەکرێت کە لە ماوەی 20 ساڵی داهاتووە یا 30 ساڵی داهاتووە ئەمە زۆر بگاتە ئاستێکی لووتکەوە و زۆر فراوانتر بێت. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە پلەی گەرمان لە هەندێک ناوچە بەرز بۆتەوە. ئەمەش وای کردووە کە توانای ژیان لە هەندێک شوێن هەیە نەمێنێت، توانای بەدەستهێنانی دەرامەت وەکو بۆ نمونە کشت و کاڵیان ئاژەڵداری لە هەندێک شوێن نەمێنێت. هەندێک شوێن هەیە بەهۆی توانەوەی ئاوی جەمسەرەکانەوە ژێر ئاو ئەکەوێت، ئەمانە هەمی کۆچ ئەکەن. هەندێک شوێن هەیە پلەی گەرمای دەگاتە 170 پلەی سەدی، ئەمە توانای ژیانی مرۆڤیتیان نامێنێت. ئەمانە هەمووی بە تێکڕا دەبێتە هۆکارێک بۆ کۆچی ژینگەی.